عراق لە ترسی زیان بەرکەوتن بە فڕۆکە مەدەنیەکانی بەهۆی هێرشی موشکی و درۆنەوە فڕۆکەکانی دەشارێتەوە. مایسەم سافی و تەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عراق بە ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاندووە وەزارەتەکە ڕێوشوێنەکانی چڕ کردوتەوە بۆ پاراستنی سەلامەتی فڕۆکەکانی هێڵی ئاسمانی عراقی لەبەر ڕۆشنایی پێشاتە ئەمنیەکانی ناوچەکە. ئاماژەی بۆش کردووە فڕۆکەکان بە پێی پرۆتۆکۆڵە تەکنیکی و ئەمنیەکان کە بە باشی لێکۆڵینەوە کراوە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەسەر شوێنە پارێزراوەکانی ناو فڕۆکەخانەدا دابەشکراون. بەو تێی مەیسەم سافی ئەو ڕێوشوێنانە ئامانجانە دابینکردنی بەرزترین ئاستی پاراستنە بۆ فڕۆکەکان و پاراستنی ئامادەیی خۆیان بۆ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانەکان. لەبارەیکردنەوەی عراق بەڕووی گەشتەکان ئەوەی خستە ڕوو کردنەوەی ئاسمانی عراق پەیوەستە بە هەڵسەنگاندنی دۆخی ئەمنی لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکانی سەلامەتی فڕۆکەوانی.